تو بزانه وەکو من کێ هەیە دڵی تۆی بوێ بۆ ئەندازەیە دڵنیە بە تا هەتایە هیچ کەس ناتوانێ پڕ بکاتەوە جێ تۆ بەدەستی خۆت تێکی مەدا ئەو ماڵەی هەمیشە حەولت نەدا کەسانی تر تێکی نەدەن لێ ئێستا تۆ نازانی کێت هەیە ئێستا کە ژیانت بە کێشەیە ئەتەوێ بشکێنی و بڵێی جنسی لەبەر نییە شوشەیە تۆ دڵ و ڕۆحی منت هەیە قەت لەبیرت نەچێ وشەیە تا هەمیشە بڕۆ تەجروبەکە نابێتەوە کەسێ ئەمڕۆ هەتا Avision present.